چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین؟ هەمومان هەر ئینسانی هەمومان هەر مرۆڤین ئیدی یعنی ئەو کوشتن و کوشتاری هەتاکەی لەسەر بستە خاکێک لەبەر ئەوەی چەند بەرپرسێک یعنی هەڵەیەک دەکەن قسەیەک دەکەن دەبی منداڵەکان و گەنجەکان باجەکەی بدەن دەبی ئافرەتەکان باجەکەی بدەن هەتا کەنجینێ یعنی ئەو شەڕ و نەهامەتی هەتا کەنجینی ئەو هەموو خەڵک و کورد و عارەبە بێ ئاوارە و دەربەدەر بکرێن. من وەکو هاوڵاتیەکی کورد ئیدانەی ئەو هێرشی تورکیا دەکەم بۆ شاری عەفرین. بەڕاستی ئێمەی کورد لەوەتی لە مێژووی کوردایەتی هەیە ئێمە هەر تووشی زوڵم و سیستەم بووینە بەرامبەر دەوڵەتان، بۆیە ئێمە وەکو هاوڵاتیانی کورد پڕ بەدڵ هاوخەمی خۆمان بۆ شاری عەفرین دەردەبڕین. هیوادارین هەموو خەڵکێک هەموو هاوڵاتیەک هەلبستی قبول نەکە ئەو خەڵکانە تێنە کوشتن، ئەو مناڵانە تێنە کوشتن، یعنی شتەکە نایاساییە، ئەو پەیمانان هەموو خەڵکێک تکایە بەجواب بێت. هیوادارین تورکیا هێرشەکانی بوەستێنێت بۆ سەر عەفرین، کۆمەلگەی نێودەوڵەتی هەلوێستی هەبێت بەرامبەر بە تورکیا بۆ ئەو کۆمەڵکوژەی تورکیا دەیکات لە عەفرین، ئەوانش برای ئێمەن کەسی ئێمەن. پێم ناخۆشە بەڕاستی کە هێرشی تورکیای بۆ سەر عەفرین دەکرێت، کارێکی ناڕەوایە، کارێکی نابەجێیە، لەبەرەوەی کورد فەقیرێ بێکەسە دەستەڵاتی نییە هەر ڕۆژە و گورگێک پەلاماری دەدا. من وەکو گەنجێکی هەولێر هەموو هێرشەکانی سەر کوردستان خاستن تورکیا بۆ سەر کوردستانی دانە دەکەم. هەرچی زووە پێویستی زانەوە هێرشانە ڕابگیرێت، لە هەر جێیەک خینی کورد بڕژێت من لەگەڵەوە نیم.